دیارە ئێمە وەکو کورد وەکو یەکێتی نیشتیمانی کوردستانیش هەر لە سەرەتای شۆڕشینەی گەلەکەمانەوە پۆل دەستە دەستە لاوی گەنجی ئەم وڵاتە لاوی ئەم وڵاتە بەردەوام بووە لە خەبات بە بێوچان خوێنیان داوە بە خوێنی ئەو خۆیان و بە خوێنی ئاڵی گەنجەکانمان توانیمانە بگەینە ئەم ڕۆژە ئەم ڕۆژگاری کە ئێستا حکومەت و پەرلەمانی خۆمانەیە. قارەمانانی میلەتەکە ئێمە هەمیشە و بەردەوام دیفاعیان لەم خاکە لە جلوبەرگ لە زمان لە کەلتورەکەی کردووە. بۆیە دژمنانی میلەتەکەمان هەمیشە و بەردەوام لە هەموو سەردەمەکانە بە گژمان هاتوونەتەوە و هەوڵیان داوە تعریبمان بکەن، هەوڵیان داوە خاکەمان لێداگیر بکەن، هەوڵیان داوە ناوەکانمان بگۆڕن. زۆرجار لە ڕێگەی بەکرێگیراوەکانیانەوە تا ناوی کوردیان بە حرام زانیوە، بەکرێگیراوەکانیان لەو ناوەتێتی ئەو ناوانە ناوی حرامە ناوی کوردی مەنێن بۆی وردە ناوەکانیشمان لێزە بکەن. بەڵام میلەتی ئێمە قەت سەری شۆڕ نەکردووە و بەردەوامیش لە خەبات و قوربانیدانا بووە بۆ ئەوەی لەسەر خاک و ئاوی خۆی بە ئازادی ڕەشتوارەکانی تاعون شەمی دێوان ناشکێنن ئەیان نەوێت سەر بەسەر دەدانەوێنن من نیشتیمانیەکەم